بەهۆی ئەوەی کە لەم چەند ڕۆژی ڕابردووە باران و بەفرباری و لافاوێکی لافاو هات بۆ قڕولیتە ئێستا هاتۆتە بەردەم وەرگریەکان و ئێوەش بڕیارمانداوە کە پاکیان بکەینەوە و ئەو وەرگریشمان کە لە ژێری ژێرەوەیە قڕولیتە لەناو بۆریەکانی ئاوەستاوەتە و پێویستیمان بەوە هەیە فلاشێکی پێ بکەین پێڵێن فلاشە بێت لە سەر بیرەکە پڕکەینەوە لە ئاو دوای قوفڵەکەی بۆ بکەینەوە بەعکسەوە ئاو بگەڕێتەوە بۆ بۆریانش پاک ببێتەوە. بە پێشووتر ئەو بۆریەمان پاک نەکردوەوە بەڵام بە چواردەوری وەرگرەکانمان پێشتر پاک کردوێتەوە نزیکەی زیاتر لە 200 گەڵا بە قڕولیتەمان لە چواردەوری وەرگرەکان فرێداوە بەڵام ئێستا وەکو خۆی لێ هاتوۆتە و احتیمال هەیە 2 ڕۆژێک ئاو نەبێت و ڕێنماییشمان بۆ خەڵک تەنها ئەوەیە کە ئەگەر مەجاالیتیا کەمتر ئاو بەکاربێن و خەزانیان هەبێ ئاو خەزنکەن لەم 2 ڕۆژەیە بۆ ئەوی پەکیان نەکەوێت ئاوەنە ئێمە کەوینەوەیش.